بەڕێزانەمە ئاماری 1/1/2020 تا ئەمڕۆکە تا دوێنێکە 20 مانگ بووە بە پێویستمان زانی کام ئاماراتان بۆ بخەینە ڕوو تا دوور لە نزیکی شاوڵاتیان ئاگاداری کار و چالاکیەکان و ڕووداوەکانیش بن. دەستگیرکردنی دوو تۆمەتبار بە پێی یاسای چواردەی مخدرات کە دەستگیر کراون کە مادەی هۆشبەری لە جۆری شیشە و کریستاڵیان پێ بووە، هەردوو تۆمەتبارە کە بە ڕەگەز کوردن و پێشتریش لەسەر هەمان دۆسیە واتە هەر مادەی مخدرات گیراون و پاش ڕێکارە یاساییەکان مەلەفەکە هەواڵەی بەڕێبەرایەتی ئاسایشی سلێمانی کراوە بە پێی تایبەتمەندی بۆ بەشی هۆبەی مخدرات. ئۆتۆمبیلێک کە پێشتر ئێمە ڕێنماییمان ناکە ئۆتۆمبیلەکان بە ئیشراوی بەجێ نەهێڵێن، بەداخەوە لە ئێستاشە کە وەرزی زستانە هەندێک لە هاوڵاتیان ئۆتۆمبیلەکانیان بە ئیشراوی بەجێهێڵن و خۆیان نەچنە ژوورە جایتر بە هەر مەبەستێ بۆ ناخواردن بێ یا بۆ هێنانی کەلوپەل بێ ئۆتۆمبیلەکانیان بەجێهێڵن. ئۆتۆمبیلێکی جۆری توێتا لاندگرۆس کە خاوەنەکەی بەکارێک لە ڕاپەڕین چۆتە شوێنێک بە ئیشکراوی بەجێ هێشتووە، دیارە لەلایەن کەسێکەوە ئۆتۆمبیلەکە دزراوە. پاش زانینی هەواڵ لایەن نەهێشتنی تاوانەوە و بە دواشوونی مەفرەزەکانی پۆلیسی نەهێشتنی تاوان، تۆمەتبارەکان ئۆتۆمبیلەکان بەجێ هێشتووە، بەڵام ئەوەی کە جێی خۆشحاڵیە ئێمە تۆمەتبارەکەمان دۆزیوەتەوە و دەست بەستە سیارەکە شاگیرا و ئێستا لە نەهێشتنی تاوانە. دەست بە سەراگرتنی 5 ئۆتۆمبیل لە جۆری هۆندا و مازدا و توێتا هایلۆکس کە دزرا بوون، 3 تۆمەتبار بەو دۆسیانە دەستگیر کراون و دادپێدانانیان هەیە و لە ئێستادا بە بڕیای دادوەر بەندن.